ئەمڕۆ لە چارچێوەی بەشداریکردنمان لە پرۆسەی چاندنی 1 ملیۆن نەمام لە سەرتاسەری کوردستان لەژێر ناونیشانی پەرژینی بکە بە درەخت وەکو بەڕێبەرایەتی گشتی کشت و کاڵی سۆران بەشدارێکی کارامان هەبوو. چەند شوێنێکمان دەستنیشان کردووە لە هەنگاوی یەکەمە، چەند شوێنێکمان دەستنیشان کردووە کە ئەم داچانانیان لێ بکەین. لە ئەولەوێتە ناوەندێکی گرنگی معریفی و زانستی کە زانکۆی سۆران و کەمپی زانکۆی سۆران دەستنیشانمان کردووە. ئەڵبەت چەند ڕۆژی پێشتر ئامادەکاری بۆ کراوە و شوێنی دانانی درەختەکان دیاری کراوە، هەڵکۆڵینیان بۆ کراوە. ئێمە لە هەنگاوی یەکەمە 10,000 دارمان داوا کردووە. ئەم 10,000 دارە ئەڵبەت لە ڕۆژی یەکەم 1300 داری لێرە چێندرا و پرۆسەکە بەردەوامی هەیە. باوەڕم وایە تا ئێوارەگاتە 2700 دار لێو کەمپی زانکۆ. لە ڕۆژی یەکەم 10,000 دار لە ناو کەمپی زانکۆ و شوێنەکانی تر و قوتابخانە و زەوی جوتیارەکان و دەور و قەزا و ناحەکانی دەوروبەری ئیداری سەربەخۆ باوەڕم هەیە 10,000 دار ئەچێندرێ ئەمڕۆ. کاتێک بیرمان لە پرۆسی داچاندنی 1 ملیۆن درەخت کردوێتەوە، بیرمان لە پرۆسەی پاراستنی 1 ملیۆن درەختش کردوێتەوە. هەڵبژاردننی ناوەندێکی وەکو کەمپی زانکۆی سۆران بۆ خۆی نیشانە و هێمایە بۆ پاراستنی ئەمە و لە چوارچێوەی ئەم پرۆژی داچانە پرۆژێکی تری تێکەڵ کراوە کە بریتێ لەوەی زۆربەی هەرە زۆری دارەکان کراوەتە بەرپرسیارەتی قوتابیەک. ئەو قوتابیە دەستنیشان کراوە کە بۆ خۆی چاندن بۆ دارەکە بکە، ناوی خۆی لێ بندرێ، بە GPS شوێنی دارەکە لەگەڵ ناوی قوتابیەکەی لێدا بندرێ. ڕاستەوخۆ ئەخلاقیە ئەم قوتابی بۆتە بەرپرس لە دارەکە و ڕۆژانە بەرپرسیارە لە بەخێوکردن و پاراستنی ئەو دارە. ئەڵبەت لە هەموو شوێنەکان وایە و لەسەری ئەمانش ئەو شوێنەی کە دەستنیشانمان کردووە ئەڵبەت پارێزبەندیشمان بۆ دارەکان دابین کردووە. ڕێژەی سەوزایی کە بەڕاستی ئێستا یەکێکە لە کێشە هەرە گەورەکان بەگشتی لە هەرێمی کوردستان و لە ئیدارەی سۆرانش ئەو کێشەیەمان هەیە. هەوڵ دەدەن ڕێژەی سەوزایی زیاد بکرێتن. ئێمە بەدەر لەوەی کە ئێستا هەڵمەتی بە پشتێنەی سەوزایی بۆ دام و دەستگاکان ئێمە بەرنامەی کەشمان هەیە بۆ زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆەوەی کە بەرنامەی چەندین پارکمان هەیە. ئیشەڵا لە ئایندەیەکی نزیک ئەم پارکانە هەوڵ دەدەین بستە بواری جێبەجێکردن. بە دڵنیاییەوە ئێمە با بڵێن پارێزگاریکردن لە دارستانەکان و لە ژینگایەکە کە لە ئەولویاتی ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر جاران بەداخەوە کە وەرزی زستان دێتن بە هەوەی نەبوونی سوتەمەنی خەڵکانێک دەست بۆ بڕینی دار دەبن. ئێمە ئەوە دووشتی جیاوازە. ئێمە دەبێت بەرگری لەوان بکەین و لە هەمان کاتدا هەوڵ بدەین نەمامی زیاتریش بسێنین. یعنی ئەوە نابێ بکرێتن بڵێ مڵاوانە چکەدارەکان دەبڕن و ئێمە هیچی کە نەچێنین بە پێچەوانەوە. ئێمە دەبێت هەوڵەکانمان چرتر بکەینەوە و هەوڵش دەدەین بە هەموو شێوەیەک بڕینی داروبار بە تایبەتی ئەوانی سروشت هەوڵ بدرێت کۆنتترۆل بکرێتن